سڵاوی خۆی گەورەتان لەبێت خوێندکاران لە ڤیدیۆی ئەمڕۆماندا باز لە خوێندکارانە دەکەین کە لە پۆلی 5 دەچون بۆ پۆلی 6 سەرەتایی هەروەها لە پۆلی 7 دەچون بۆ پۆلی 8 و پاشانیش لە پۆلی 10 دەچون بۆ پۆلی 11 ئەگەر تۆش خوێندکاری یەکێک لەو قۆناغانەی ئەوا تا کۆتایی ڤیدیۆکە بینەربە. سەرەتا باز لە خوێندکارانە دەکەین کە لە پۆلی 5 دەچون بۆ پۆلی 6 سەرەتایی. خوێندکاران ڕاستە پۆلی 6 کۆتا قۆناغی سەرەتاییە، بەڵام بۆ ئاسانی بەڕاستی زۆر ئاسانە، بەڵام وەکو هەموو پۆلێکی تر بێگومان پێویستی بە سعیکردنە، بە هیچ شێوەیەک نابێت ئێوە باسی خولی بەهێزکردنی هاوینە بکەن بۆ پۆلی 6 چونکە وەکو وتم بەڕاستی ئاسانە. باشە پۆلی 6 چ وانەیەک لە خۆ دەگرێت؟ ئەم وانانە لە خۆ دەگرێت: کوردی، ئینگلیزی، عەرەبی، ئاین، بیرکاری، کۆمەڵایەتی، زانست، مافی مرۆڤ. کاتی قوتابخانە کرایەوە ڕۆژانە نزیکەی 2 کاتژمێر سعی بکەن لە ماڵەوە، واتە پێش چوونە سەر بابەتێکی نوێ سەرەتا لە ماڵەوە سێرێکی بکە، پاشان لە پۆلدا بە باشی گوێ لە مامۆستا بگرە، ئەگەر پرسیارت هەبوو ئەوا لێ بکە، پاشان کە هاتیتەوە ماڵەوە دووبارە چاوێکی خێرا پیا بخشێنەرەوە. ئەم هەنگاوە کاتت بۆ دەگەڕێنێتەوە بۆ کاتی تاقیکردنەوە، چونکە وا دەکات زانیاریەکان بۆ ماوەیەکی زۆر لە مشکتدا بمێنێتەوە. وەخاڵێکی گرنگی دیکە ئەوەیە هەرگیز پرسیار لە خوێندکارێکی دەچوی پۆلی 6 نەکەن، بڵێن پۆلی 6 ئاسانە یاخود قورسە، چونکە بە دڵنیاییەوە وەڵامی بەڵێ دەبێت، واتە دەڵێت قورسە. و هەروەها تۆش تووشی ترس و قەلەقی و بێهیوایی دەبیت. و بۆ ئەمە بەستە ئەگەر هەر دەتانەوێت دڵنیا ببنەوە ئەوە پرسیار لە خوێندکارێکی زیرەکی دەچوی ئەو قۆناغە بکەن و دەتوانن داوای شێوازی سعیکردنی لێ بکەن، چونکە یارمەتی دەرت دەبێت کە ڕێگەیەکی ئاسان و خێرا بدۆزیتەوە بۆ چۆنێتی سعیکردن و تێگەیشتن و لەبەرکردنی وانەکان. ئێستاش باسی ئەو خوێندکارانە دەکەین کە لە پۆلی 7 دەچون بۆ پۆلی 8 ناوەندی. ئەم قۆناغە چ وانەیەک لە خۆ دەگرێت؟ ئەم وانانە دەگرێتەوە: کوردی، ئینگلیزی، عەرەبی، ئاین، زانست، کۆمەڵایەتی، بیرکاری، کۆمپیوتەر. و پۆلی 8 نزیکەی 3 کاتژمێر سعی بکەن ڕۆژانە، کەمتر یا زۆرتر بە پێوانەکانتان. خوێندکاران ئیتر لەم قۆناغەدا هەوڵ بدەن زانیاری لەسەر شێوازی تاقیکردنەوەکان پەیدا بکەن. واتە چۆن؟ واتە گریمان 2 ڕۆژی تر تاقیکردنەوەی زانستت هەیە، ڕاستە گرنگە سعی بکەیت، بەڵام زۆر جار خوێندکار بێهیوا دەبێت دەڵێت من نزیکەی 6 بۆ 8 کاتژمێر سعی دەکەم ڕۆژانە، بەڵام نمرەی بەرز ناهێنم لە تاقیکردنەوەکان یاخود دەرناچم. هۆکارەکەی ئەوەیە تۆ نازانی چۆن سعی بکەیت و لە چیدا مامۆستا پرسیار دەهێنێتەوە، واتە زۆر جار دەشێت لە شتی ناگرنگدا سعی بکەیت و کاتەکانت بە فیڕۆ بدەیت. بەڵام ئەگەر پرسیاری نیوەی ساڵ و سەری ساڵ پەیدا بکەیت و شیکاری بکەیت، ئەو کات دەزانیت مامۆستاکەت شێوازی پرسیارەکانی چۆنە و زیاتر گرنگی بە چ شتێک دەدات و کاتی خۆت بە شتی ناگرنگ ناکوشیت. پاشان هەر لە سەرەتاوە چ وانەیەک کێشەت تێدا هەیە ڕۆژانە ئەگەر بێت و ئەوانەیەشت نەبوو ئەوانی و کاتژمێر سعی لە وانەیەدا بکە. بە هەمان شێوە پۆلی 8 ئاسانە و بە تەنها سعیکردنی ڕۆژانی دەوێت و نابێت دووبارە باسی خولی هاوینە بکەن بۆ سعیکردن بۆ وانەکانتان، چونکە وەکو ئاماژەم پێدا پۆلی 8 ئاسانە و تەنها پێویستی بە سعیکردنی ڕۆژانە هەیە. هەر بۆیە ئەگەر بێت و بەشداری لە خولی هاوینەدا بکەن واتان لێدێت بۆ هەموو قۆناغەکانی دیکە بەشداری لە خولی هاوینەدا بکەن، کە ئەمەش بێگومان شتێکی باش نییە، چونکە ژیان تەنها بریتی نیە لە خوێندن. پێویستە کات گرنگی بەلایەنەکانی دیکەی ژیانتان بن لە 3 مانگەکەی هاویندا. ئێستاش باسی ئەو خوێندکارانە دەکەین کە لە پۆلی 10 دەچون بۆ پۆلی 11 ئامادەیی. وەکو دەزانن بەشی زانستی ئەم وانانە لە خۆ دەگرێت: کوردی، عەرەبی، ئاین، ئینگلیزی، بیرکاری، فیزیا، کیمیا، زیندەزانی. پاشان بەشی وێژەیی ئەم وانانە لە خۆ دەگرێت: کوردی، عەرەبی، ئاین، ئینگلیزی، بیرکاری، ئابووری، جوگرافیا، مێژوو، فەلسەفە. بێگومان پێشکردنەوەی قوتابخانە باشتر وای خۆتان ئامادە بکەن و پێداویستی قوتابخانە بکڕن بە پەیوانەکانتان. بەشی زانستی زۆربەی بابەتەکانتان پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە، بۆیە وەریابن ئەگەر ڕۆژێک زۆر ناچار نەبن ئەوە پشوو وەرمەگرن. پاشانیش دەتوانن سوود لەوانە تۆمارکراوەکانی یوتیوب ببینن یاخود سوود لە ڤیدیۆ زانستیەکان وەربگرن لە یوتیوب سێریان بکەن، بەتایبەتیش بۆ وانەکانی فیزیا و زیندەزانی و کیمیا. پاشان بەشی وێژەی ڕاستە زۆربەی وانەکانتان ڕەنگە پەیوەندی بە تێگەیشتنەوە نەبێت، بەڵام باشتر وایە ئێوە شەتار ناچار نەبن پشوو وەرمەگرن. پاشان ڕۆژانە سعی خۆتان بکەن و چالاک بن لە پۆلدا. هەردوو بەشی زانستی وێژەی ڕۆژانە نزیکەی 4 کاتژمێر سعی بکەن، زۆرتر یا کەمتر بە پێی خشتی ڕۆژانەکەتان. ئێستاش هاتینە کۆتایی ڤیدیۆکە تا ڤیدیۆی داهاتوو بەخۆی گەورەتان دەسپێرم.